ئەمە دانیشتنی کاکە حەمەڕەشی خۆشەویستە و ئەمەوێت چەند بەس میگوانی پێشکەشکەم بەم برادرە خۆشەویستانە و پێشکەش بە کاکە سەوێران مەدانی و پێشکەش بە کاکە لەتیفی مەریوانی کە لە ئێرانەوە تەشریف هێناوە یاخوا بەخێر بەسەر چاوی سامەگریانەی کە عەسفەکەی کاکە وریە سارە زووریە و هیوادارم بەدڵتان بەبرا بەڕێزەکان. بۆ جەماعەتی هارونی خۆشەویست
पेश कर।